مزگەوتەکان جمەیان دێت پاش یەک مانگ لە تاعەت و عیبادەت و بەڕۆژوو بوون مسلمانان بە جۆش و خڕۆشەوە لە بەرەبایانێکی زووەوە ڕوویان لە مزگەوتەکان کرد بۆ ئەوەی بەشداری لە مەراسیمی نوێژی جەژن بکەن. وە دەزانم کە تازە لەدایک بوویمە ڕۆژێکی زۆر خۆشە بە من ڕۆژێکی زۆر مبارەکە داوا دەکەم لە هەموو برا و خوشک و هەموو دەست لە ناو دەستی یەک نێن وەکو برایانە پێکەوە بژین. پێویستە لەسەر هەموو لایەکی ئینشاءالله وەکو برا ئەوەی کە لەگەر یەک هەرنا ئەوە ناکۆچێکی هەیە ئینشاءالله لەو ڕۆژەدا هیچی لە بیندا نەمێت. ئەو ڕۆژانە کە ڕۆژە گەورەکانە خوای گەورە کردوتێ شیعار و دروشمێکی ئومەتی ئیسلام مسلمانان با لە ڕێگای تەنها تۆڕە کۆمەڵایەتیەوە بەڵکو بە تایبەت لە ڕێگای سەردان و عیلاقە و نوێکردنەوە و چوونە ماڵ و دەست لە ملانێکردن و دانیشتن و دوو قسەی خۆش و زەردەخەنەیەک بێتن واللهی ئەمە زۆر زۆر گەورەترە ئەجر و پاداشتەکە یەکجار زیاترە هەموو شەقا و هەنگاوەکان دەبێتە سەدەقە و خێر و چاکەیەک. جەژن ڕۆژێکی زۆر گەورەیە ڕۆژێکی زۆر عەظیمە واللهی بزانن برایان و خوشکانی باوەڕدارم گوناهیش لە ڕۆژی جەژنە تاوانێکی گەورەیە یعنی سزاکەی زیاترە بۆیە ئینسانی مسلمان ئەبێ لە ڕۆژە گەورەکانە ئەبێ پابەند بێ بە ئەخلاقە بەرزەکانەوە دوورکەوێتەوە لە ئەخلاقە ناشرینەکان ئەگەر نا وەڵڵاهی گوناهەکان گەورەترە لەو ڕۆژانەیە. پاش ئەنجامدانی مەراسیمی نوێژی جەژن مسلمانان مزگەوتەکانیان بەرەو ماڵەوە بەجێهێشت بۆ ئەوەی جەژنانە لەگەڵ خانەوادەکەیان بکەن و چێشتی جەژن بخۆن. دوای نان خواردنیش بۆ بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و فتەوکردنی پەیوەندی نێوانیان مسلمانان پۆڵ پۆڵ سەردانی یەکتریان دەکرد و جەژنیان لە یەکتر پیرۆز دەکرد. هیواخوازیشن لایەنە سیاسەکانی کوردستان هاوشێوەی ئەوان لەو جەژنە کێشەکان وەلا بنێن جارێکی تر دەست لە ملی یەکتر بکەنەوە. جەژنتان پیرۆز بێ لە مبارەک بێ تقەبەڵ الله منا ومنکم. هەستان چۆنە ئەمڕۆ؟ وەڵاهی لە خوای بەزیاد بێ هەسمان زۆر باشە و جێژنێکی زۆر خۆشە و ڕەمەزانێکی زۆر خۆشیش بوو الحەمدولله لە خوای بەزیاد بێ. وادارین لایەنە سیاسەکان هەموویان بێت لەسەر مێزی گفتوگۆ و یعنی بەدڵێکی پاکەوە لەگەر یەکدا بنیشن. چێژە کوتامەشی زۆر تایبەتی هەیە بەو جێژنانەی کە دەستنەوەکن یەکتری ئەوانەی دیلانە یەکتری ێشایە پێویستە بستنەوەکن یەکتری. دڵم زۆر خۆش کرد جێژنانە مەگرتیە جێژنی پیرۆزدا هەموو خەڵکی دەکەم و دریشم زۆر خۆشە چکە ئەوڕەکە جێژنێکی زۆر خۆش دەبیت. هاتچۆ دەبی هەبێ ستیلە ڕەحمێ دەبی هەبی ئەگەر ستیلە ڕەحمێ نەبێ چ بستمانی کاکەتو ئەدێت و قسەت نەبی و هاتچۆ نەبی بستمان کو. ماوەی زیاتر لە 3 ساڵە مسلمانانی کوردستان بەهۆی قەیرانی دارایی جەژن بە گیرفان خاڵیەوە دەکەن وە سەرڕای قەیرانە سیاسی و یاساییەکان. ئەمەش تا ڕادەیە کاریگەری کردوتە سەر دەرونی هاوڵاتیان و گەرم و گوڕی جەژن بە شێوەیە کە هاوڵاتیان خۆزگە بە جەژنە بەجۆش و خڕۆشەکانی پێشووتر دەخوازن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.